ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوتان لێبێ. چۆن ئەم دۆخە بخوێنینەوە کە هەرێمی کوردستان پێدا تێپەڕ دەبێت؟ حیزبەکان چ خوێندنەوەیەکیان بۆ ئەم دۆخە پێەیە یان تەنها تەماشا دەکەن و تەسلیمی قەدەریان کردووە؟ لەسەر ئەم دۆخە نێوان یەکێتی و پارتی تۆخکردنەوەی ڕێکەوتنامەی استراتیژی پێوە دەبێت یان دەترازێن لە یەکتری؟ یەکێتی ڕەخنە لە حکومەت دەگرێت و دەستەڵات بە شکست خواردوو دادەنێ بێ ئاگا لەوەی بە چەند کورسیەکی کەمەوە پۆستی گەورەی پێدراوە کادرێشی پارتی وا دەنووسێ. هەموو کێشەکان هۆکارەکەی پارتیە لەم هەرێمەدا وەڵامی کادرێشی یەکێتیە. لە حکومەتی بنکە فراوان پەیوەندی یەکێتی و پارتی لە چه ئاستێکدایە؟ دەپرسین قەیرانەکان پارتی لێی بەرپرسە وەک زۆرینە یان یەکێتیش وەک پارتی پشکی بەردەکەوێت؟ دەپرسینەوە پارتی وەک حیزب و مام و برازا وەک سەرۆک و سەرۆک وەزیران خۆیان لە قەیران دەدزنەوە یاخود یەکێتی شکستی ناوخۆیی بەم قسانە دەشارێتەوە؟ ئاڕاستەکان کردنەوەی ئەم مەلەفەیە بە میوانداری ڕامان مەجید جێگری مەڵبەندی ڕێخستنی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان، سپاس. هەروەها بەهمەن عەبدوڵڵا کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان، زۆر سپاس. پاش کاتژمێرێ ئێوەش دەزانن بەشێک لە ڕاستی لای کامیانە. کاک ڕامانەگەر لە سەرەتا لە تۆ بپرسم، تۆ لا دوایە بەشێک لە شکستەکان لەم هەرێمەدا لەم 2 ساڵی ڕابردوودا بەر پارتی دەکەوێت لە کاتێکە ئێوە خۆتان شەریکن لەم دەسەڵاتە. ئەم قسەیە چۆن هات؟ زۆر سپاس. پارتی بە حکمیەوەی زۆر پێنیوی زۆرینەی کورسی لە هەموو حیزبەکانی تر بەدەستێناوە و سەرۆکایەتی حکومەت لای ئەوە و سەرۆکایەتی سەرۆکی هەرێم لای ئەوانە و حیزبی زۆرینەی دەنگدەرانی هەرێمی کوردستانن. بۆیە لە ڕووی عسکەری و لە ڕووی سیاسی و لە ڕووی دیبلۆماسیەوە پارتی دیموکراتی کوردستان بە پلەی یەکەم دێ لە بەرپرسیارەتی ئەم دۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندایە. بۆیە بەپێی منطقی سیاسی هەمیشە پارتی دیموکراتی کوردستان بەپێی ئەو کورسیانێک کە دەهینێ تووشی زۆرێک لە غروری سیاسی دەبێت کە تووشی زۆرێک لە غروری سیاسی دەبێتن. هەموو ئەو مەلەفانەی کە ئێستا بۆتە بربەست و قەیران بۆ هەرێمی کوردستان زۆرێک لە تاگڕەوی لە سیاستکردن پارتی دیموکراتی کوردستان زۆرێک لە تاگڕەوی سیاست کردووە، هەم لە مەسلەی سیاسەتی نەوتی هەم لە مەسلەی بەرەنگاربوونەوەمان بەرامبەر بە داعش لە سەرەتا ئەگەر بگەڕێنەوە سەرەتا لە مەسلەی داعش هەمومان دەبینین پارتی دیموکراتی کوردستان سەرەتا دەیگوت ئەوانە هێزێکن تازە بۆتنە دەوڵەت و دراوسەیەکمان هەیە و دراوسێ دەبی تامول لەکەن 1200 کیلومتر سنوورمان لەگەڕیان هەیە و ئێمە لەگەر عێراق تازە کۆتایی پەیوەندیەکانمانە. بۆیە پارساڵ کاکنێتی لە کۆبوونەیەک لەگەڵ ڕێیس کوتلەکانی پەرلەمان لە 2014 باسیەوەی کرد کە ئێمە مادام ئەو پەیوەندیانەمان لەگەر عێراق بەرەوەی کە ینی داعش شەڕ لەگەر هەرێمی کوردستان بکات، باسیەوەی کرد کە ئێمە پەیوەندیمان لەگەر عێراق لە ڕووی جوگرافیەوە پچراوە بۆیە زۆر ناباتن دەبی تەحمولیەوە بکەین، ئێمە نەوتی خۆمان دەفرۆشین، ئێمە دەبینە ساحبی سیادەی خۆمان دەبینە ساحبی ئابووری خۆمان، بۆیە دەبی ئاگاداری بەر پارتی کە پارتی تاگڕەو بووە ببوورە لە مەسلەی عسکەری بە حکمیەوەی سەرۆکی هەرێم سەرۆکی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستانە و هەمیشە باسیەوەی دەکرد کە ئێمە بێلایەن دەبین لەو دۆخی شەڕا تاوەکو شەڕگەیشتە بەر دەرکەمان و شنگال و زومار و مەخمور و هەموو ئەو شوێنە جەلەولا و هەموو شوێنە حدودیانەی کە هەمان بوو گیرا و کاتی دەوڵەتان شکستی عسکەری بەر سەرۆکی هەرێم دەکەوێت. شکستی بمبورە لەسەرمە یەکەم جار شکستی عسکەری بەر سەرۆکی هەرێم دەکەوێت لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی هێزی پێشمەرگە لەگەڵ داعش لەبەرەوەی سەرۆکی هەرێم فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەیە. جگەلەوە هەم سەرۆکی حکوومەت هەم سەرۆکی حکوومەت هەم سەرۆکی هەرێمی کوردستان بەر لەوەی یعنی بیرکردنەوەی حیزبیان بکەی مەسئولن لە ئەمنیەتی ئەو کۆمەلگایی کە سەرۆکایەتیان دەکەن، مەسئولن لە معیشەتی بمبورە جێگری سەرکردەی هێزە چەکدارەکانی جێتیە کاک بامن وەزارەتی پێشمەرگە دوو بەشە بمبورە دەتوانی کات دوای وەرگری.
ئەوان لە ڕووی دیبلۆماسیەوە کە سەرۆکی هەرێمە ئەو وەفدە وەزارەتی خارجی وڵاتان و ڕێز وزەرات هات دەمابینی بمبورە سەرۆک لە ڕووی دیبلۆماسیەوە ئەوان نوێنەرایەتیان کردی و لە ڕووی قوت و کۆمە دابینکردنی موچە و مامۆرازار شکستیان هێناوە بمبورە ئەمە ناڵم شکستێنەوە من بۆ تعریف دەکەم ئەمە تۆ لە عسکەریە ئەوان بەرپرسن لە سیاسی ئەوان بەرپرسن لە دیبلۆماسیاوان بەرپرسن لە سیاسەتی نەوتاوان بەرپرسن ئیتر بۆچی ناڵێ ینی کەواتە هەموو قەیرانێک ئەوان بەرپرسن تەمەشاکە ئەگەر هەر کاک نێچیریان کاک مەسعودیان هەر حیزبێشتر بیدا لەو شوێنانی ئەوان بی من ئەوان بەرپرسیار دەگرم لە بەرەوەیان مەسئولیەتی ئەو پۆستیان هەیە زۆر باش یعنی مەسئولی یەکەمە لە سیاستکردنی هەرێمی کوردستان هەم لە بەرامبەر عێراق ساڵی ڕابردوو پارتی بەرپرسە بمبورە هەم لە بەرای بەڵام جوابی سیارم بەرەوە بۆ بەجورێتەوە یان بڵێ بەرپرسین یان بڵێ بەرپرسنی ئێستا پێتەڵێم بەس خێرا بەس ئێمە لە سیاستکردنمان لە بەرامبەر دەوڵەتی کوردی کە پار پێش ئێستا لە نەورۆز خطاب بچەندا کە ئێمە هەموو کێشەکانمان پەیوەندی بە نووری مالیشەوە دەرکەوت پەیوەندی بە نووری مالیشەوە نییە دەرکەوت عبادی شاد هەر بودجە و موچەی نەنارد وتیان ئێمە دەوڵەت دروست دەکەین و چاوەڕێی ئەمریکا ناکەین چاوەڕێ ئەمریکا ناکەین بمبورە بۆیە پێم وایە بمبورە بۆیە پێم وایە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان مەسئولیەتی یەکەمی ئەو قەیرانانیان دەکەوتە سەرشار کە لارێم کوردستاندا بەپێ پێگەکە سەرۆکی پەرلەمانمانلایە کە بزوتنەوەی گۆڕانە نوێنەریشی پارتیمان لایە دوو پشتی سەرەکیتانەیە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم بزدەبێت سەرەتای قسەکانەوە وەڵامی کاکرامان بدەمەوە بەڕاستی جارێ جۆرێک لە جۆرەکان هەموو قسەکان ناواقعین یەکێک لەوانە ئێمە زۆرترین کورسی پەرلەمانمان هەیە وایە بەڵام ئێمە زۆرترین کورسی وەزارەتمان نییە ئێمە سەرۆکی حکوومەتمانێ بەڵام یەکێتی جێگری هەیە ئێمە سەرۆکی هەرێممانێ بەڵام یەکێتی جێگری هەیە هەمان دەسەڵاتیان هەیە بۆ معلوماتت سەرۆکی حکوومەت چەند دەسەڵاتێکی کەمی لە جێگرەکەی زیاترە و هەموو خەڵکی کوردستانیش دەزانێ نێچیروان بەرزانی کاگرامان نێچیروان بەرزانی نفتی لە هەرێمی کوردستان ڕجان نێچیروان بارزانی مەسئولیەتی گەورەی ئەحمەد ئەڵێ ئێمە ئاگامان لە فلس بە فلسی نەوتە ئاگامان لە عقد بە عقدیەسی ئاگامە خوبا تاڵەبانی ئەڵێ ئاگامان هەیەتی ئاگامان لە فرۆشتن هەموو جیاوازی هەیە لە سیاسەتی نەوتی کاگرامان زۆرینەی نەوتی هەرێمی کوردستان دەکەوێتە زۆنی سەوزەوە کاک جەمال عەبدوڵڵا خۆی ئەڵێ کاک جەمال عەبدوڵڵا خۆی ئەڵێ تەحەداکەم یەک کەس ناتوانێت مەسینەیەک نەوت بەبێ پرسێکێتی لەم زۆنە دەرکا پارەکەیشی لەم زۆنە فرۆشا و پارەکەیشی لە لای ئێوە بووە و ئێوەش لەوەتی حکوومەت هەرێمی کوردستان هەیە کاکە من قسەم پێت نەبڕێ ڕجان ئەگەر موناقەشەکە وا بێ ناڵم کەس قسە بکە تۆ قسەت کرد من کاتم پرسیار با جوابی ئەمانەت بدەمەوە دوای پرسیارکە من وەڵامی نەوتی لەگەڵ فرۆشتن و عەقدی نەوت جیاوازی هەموو یەکێکە هەمووی پێکەوە پارتی کە کورسی زۆری هاوردووە ئێمە 34 کورسیمانەیەکێتی 18 کورسی هەیە 5 وەزارەتی وەکو ئێمە هەیە جێگری سەرۆکوەزیرانی هەیە ئاگایان لە هەموو هەنگاوێکی ئەم حکوومەتێ ئەڵێ داعش پارتی دەوێت کێشەمان نیە باشە ئەو لە ئەوڵی بەرنامەکە وتی ئەم کێشەی داعشە تووشمان بۆ حساوکە پارتی کردی سەرۆکی هەرێمەڵێسێکمان هاتووە تراوسێکی تازە دەبێت ڕخسەتم بدەی قسەکەم وەکو خۆی بگەێنم لە ئەوڵە ئەڵێ داعش ئەمە پارتی کێشەی بۆمان دروست کرد لەگەڵ داعش دوایش ئەڵێ سەرۆکی هەرێم و توێت ئێمە کێشەمان نیە داعش کە یەکەم جار هاتووە هەموو دنیای شوای ئەوە نەک ئێمە داعش ئەوە شەڕی سونە و شیعە و بۆ شیعە هاتووە بۆ ئێمە نییە ئێمەش نەمانوێت خۆمان تووشی کوردستان ئێمە نەمانوێت ئەمە نەمانوە بەڵێ قاسم سلەیمانی خۆی ئەڵێ ئەڵێ ئێمە سەرکەوتنەوەی کوردمان تێوە گلان کاکڕامان داعش علاقەی بەسەر هەرێمی کوردستان و نییە بەڵکوەوە شەڕی علاقەی نەبوو لە ئەوڵی مەوزوعەکەوە داعش ئێستا زۆرترین شەڕی من تەحەداتەکەم کاکڕامان بە حەزبەکەی خۆشتەوە لێیان بپرسە لە هەموو سنووری یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە سعدی و جەلەوە دەست پێ دەکات تا باشووری کەرکووک لە هەموو تەمەنی داعش بە چل هەمەرە هجوومی کردبێ لە زومار لە شێخان لە شنگال لە کەسکێ لە سنوونیە هەمووی بە چل هەمەرە هجوومەکەن داعش یەک هجوومی بە قووەتی لەم سنوورە نەکرا نامانەوێت ئەمە لەبەر خەڵک وا بڵێین شەڕی گەورەیە لە سنووری ئێمە وەکو هاوپەیمانێکی ئێوە ئەڵێ ئێمە سەرکەوتین لە کورد ئێمە سەرکەوتین لەوەی کە
ئێمە نەکردووە سەرۆکی هەرێم بەڕسمی سوپاسی حکومەتی ئێران دەکات سوپاسێکە لەبەرەوەی چەکی بۆمان ناردووە نەک سوپاسێکە لەوەی هاتوو بۆ مەخمور ئەوە ئێوەن کردوتانتە دیعای بۆ قاسم سولەیمانیەکە ئەو نەبووایە هەولێرە گیرا قاسم سولەیمانیەک ئێستا بە خۆی و سوپاکەی عێراق و ئێرانیشەوە ناتوانێت تکریتی پێ بگیرێ ئەگەر ئێمەش نەبووین منیش ئەو پەیامم هەیە بۆ ئەوان تێمەش نەبووین ئێستا داعش لەناو تاران بوو ئەو تورکیای من وڵاتە دەمەوە عسکەری بەدەست سەرۆکی هەرێمی کوردستان نییە و هەموو قوتی خۆت بەکاری ئەزانی چی بەم شێوەیە بەرنامە ناتوانانی پەیام بگەێنی وەزیری دیفاعی دەینی پێشوازیانی دەکەن بەڵام یەک تەقە وەزیری دیفاعی کوێ بەڵام ئەمێ باشە با مقارنەیەکت بۆ بکەم با من مقارنەیەکی کاکە با من لەسەر مەسەلەی یەک تەقە نەکراوە هەتا چل هەمەر هاتی کاکە 2000 چەکداری ئێوە لەوە بوو 2000 چەکداری یەکێتی رێگیبانی کوردستان لە شەنگال و زومارە بوون بۆ کوێ کاک بە من یەک ماوە یەکتری بین با ئێمە قسە بکەین یەک ماوە یەکتری زۆر باشە من پرسیارەکەم مۆزوعی قاسم سولەیمانی و مۆزوعی ئێران و تورکیا چ خەتێکە ئێوە ئەتانود یەکێتی بەدەستی ئێران ئەوێ شەڕی داعش بکە ئەم قەیرانانەی دروست بووە هەرگیز نەمانوتووە تحداتەکەم قسەیەکی ئەندامێکی زۆر باشی پارتی بێنی وای وتەبێژی ڕسمی پارتی کادرێکی پارتی سەیری من کەی من پرسیارەکەم تاڵ تەنانەت یەکێتی لەوەشا دەڵێ ئێوە دیعای ئەوەشتان بۆ ئێمە دروست کرد و خستانە ناو میدیاوە کە بە دەسیسەی چەند سەرکردەیەکی ئێمە بودجەی هەرێم بڕاوە کەواتە ئێوە قەیرانەکانتان ئێمە نەمانوتووە کاکە و کامیرەیە زووم کە برام ئەمە قسەی ئێمە نییە شێخ جعفەر شێخ مستەفا دەڵێ من نەموتووە ڕاستە تحدایشەکەم وتێکی گەورەیە وڵاتێک بەرەو قەیران ببێ لەسەر ئێستا بۆ هەواڵە لەکوێ کاکی من ئێستا بۆ درون دەکەم نەپارتی و توێنەوتە بێژ هەموو مادەزانی کێشە لەناو مەجال نادەم وڵام ڕاوەستە تۆ دەڵێ سەرکردەیەکەواتە هەرچی سەرکردنەوە ئەو هەواڵە دروست دەکات بمبورێ کاکە باس نووزیەوە هاوڵاتیە کاکە دووبارە هاوڵاتی نزیکە لە خۆتەکانی بینی دوو کەس دێ لە بینی دای مەکتەبی سازشکاری من ئابادی دەتەلای کاکنەوە شیروان ئابادی دەتەلای کاکنەوە شیروان ئەوە خەبەری باز نووسە ئابادی دەتەلای کاکنە شیروان لە کاتێک نوری مالکی بۆ لەگەتی و تۆ بەس نامانەوێمان قسەیە بکەین نوری مالکی خۆی بەوە بی حکومەت یاریمی و تۆتی ئەوان پێی گوتووە بەڵام ئێمە نەمان کردەوە قسەیە شێخ جعفەر کردی من وەڵام با مەسەلەکەم ڕاوەستە ئەوە لەسەر قەیرانی هەرێمی کوردستانە ڕاوەستە قسە لەسەر قوتی خەڵک ئەزانی چی قسە لەسەر قوتی خەڵکتان کاکە ئەندامی مەکتەبی سیاسی حەبەرەوە سەرکردنی تۆمەت بەخشینەوە دەکرێن برا دوێنێکە تۆمەت نییە پارتی لەپێلاریەوەی موچە بینیتر تۆمەت نییە بیرە نەفتی لەوە هەرێمە بەعدێ دایکە تورکیا کاکە تۆ باشە دامانەتە کێ ئەوە دەکرێت قسێت لە چێ دروست دەکەن کامە لەکوێ من پێتەڵێم کاکە بەڵگەم بۆ بێن کاک محەممەد تکایە کاکە ئەتۆ یەک ماوە یەکتری ئێوە ناڵێ یەک ماوە هەواڵە باش کاکە جان ماوە یەکتری نێن مێڵە ماکتان بکوژێنێتەوە ماوە یەکتری باشە سەرێ هەردووتانە سەرێ باشە ئەو زۆر یەک دقا یەک دقا تۆمەت بەخشیۆتۆ بێ وڵام با من پرسیارەکەم بکەم یا ئەڵڵا با من پرسیارەکەم بکەم یەک دقا باش تەواو با من پرسیارەکەم بکەم هێ من بنەوە تۆ ئەو لەسەر ئەوڵە سەرکردەیەکی گەورەی حیزبەکەتان کە ئەندای مەکتەبی سیاسیەت دەڵێ فعلەن لەسەر داوای چەند سەرکردەیەکی ئەمە قوتی خەڵک بڕاوە بۆ خۆتان لە قەیرانە دزنەوە دەگری سەرۆکی حکومەت لێوە تۆ پرسیارەکە یان باشە تۆ لەسەر کورسی پرسیارەکە دانیشیان من با من پرسیارەکەی بکەم وەڵام فەرموو کاک بەهمن ئابادی دێ لەگەر دکتۆر لەتیف ڕەشید سەردانی کاگنە و شیروان دەکەن لەو دانیشتنە ئێوارەکەی باز نیوز دەرێ بە پێی سەرچاوەیەک باشە لەم چیرۆکە چیرۆکەکە لە سەرچاوەکە ڕاستە کاک عادل مراد کە دکتۆر لەتیف بەخۆی لەناوە دەکەیت دکتۆر لەتیف شکاتەکەم کاکە بۆ شکاتی کرد کاکە شەش مانگەڵە شکاتەکەم کوا شکاتەکەی باشە ئێوارەکەی KND ئێوارەکەی KND خەبەرەکە لە باز نیوز وەردەگری کاتێکداگەڵیان بەیەکەوە نییە کاکە لەو NRT وتی ئەو قسەی پشتڕاست کردەوە لە مقابلەی NRT لە تاوتوێی ئێواران شيخ جعفر شيخ مصطفى خوي كاكا لا ايوه يعني كاكا مراد
يعني كاكيان او موضوعات اما من يما لايتو اما غدرة برواب كغدرة برواب كغدرة نقطة سري دير يمي لايتو نقطة سري دير يمي لايتو تو ما تيجي جورت خصوتها بال حزبك تو مدنيا رخنية كبسيارك ارشيكا بكرتي ولا مرتك ما في مالي شي دي اخوتي وكا ساعات برنامج اوكسيك باشا كان عباديها تدامنا بوتش استنات نف باري بزمان كيوتيوتي عبادي لما تو تقير انا كان كيوتيوتي عبادي انا يكون دامنا كاكا اخو من سنو سياستي ولا تبرر قير انا كان شو دروسي كدوم قير انا كان شو دروسي كدوم قير انا كان شو دروسي كدوم كان حزبيه كم كسروشي هريم وسروش حكومتي هريم بداراي بفيش برقه ببوجه بموتشه بامين باشا والله ما في توما ما في توما بقيتو بالبرسيه كمان ما مبرازات سروكو سروشي حكومت يعني بو خوتانا دزنو ولا بالبرسياريتي علاقي شينا خويا شتي وتشيا خو او كاميريان بوزندوك كيشينا او خويا كيتيني مام امي كردوا نزيكي كوكاكا اما رئيسي فرنسا اما رئيسي المانيا الاي كردستانو اما رئيسي نمسا او اتحاد اوروبي لها متمني الاي اما بوتشي بوستا اما اتحاد اوروبي بوستا ما بوستا كاكا بحثك توكم برا سمعان توكم امش ايوا لكركوكي قدسي كردستانا الاي كردستان لكويه هذه عامريه هاتوا باين اي بو اماده نبو لفواد معصومه كي خوتن وا بيشوازي بكا بو بيشوازي لفواد معصوم لك كاكا نخر على كردستان كتنكوا دري حشد الشعبي كاكي من اما هردو سركدك ايوا كان سرو كومارا خوان زيكي واش لتسواش يجي خلق كاكا اول رسمه اول رسم ادم على كردستان او قيرا نفت شيني كردستان مان جاند او فريزه اما شان لك الدوا اما شان لك الدوا اما شان لك الدوا اما شان لك الدوا سروكي هريمي كردستان لناو ضلي اوروبا عليه سايكس بيكو كوتاي هات سنوركان بخين نسينوا تحدات انا كم لو سنوراني ايما وك بارتي ديمقراطي كردستان بالا دستين يك عرب يك شيعة يك سنة يك داعشك مع عشيتها ما بيه همو منطقة دوتو سنونية زمار ربيعة باشي قولي شنقال شياي شنقال كاكا بيدو يتشتي قبول معنا قبول معنا وبيري كاغرامان سليمنا كاغرامان او سليمنا كنترول مايكا كان انا كوجامو بيانو مايكا كان تابو كوجامو او باسي كستيناغا بواضحي بروني بسياري خو قسي خود اكي كايا برينات كايا كستيناغا داي فرمو ايما او سنوريك رزقار مان كردوا باشكي كمي يكيتش لقل معنا بو انكاري ناكاين باكاكيش مع لقل بوا لم سنورا كاكي من لم سنورا داعش اداري ولاته برا قيراني اداري ولاته ايما ولات مان جاندو تامر عليها ولاته جاتمر عليك كايستا بوتسنيا كيستا هاولاتي هسبا امانك كاكي من بوتني او بريتانا كاكا ايوا تشون ريغدا شادقات الاولد كاتي شالك يو هاد كاكا من السياسه زور باشا زور باشا بايا من بينوا برزان باشو تشانشي كردين ولاتان زور باشا زور شاغ دوباره سلااو کاگرامان ئەگەر ئەو پرسیارە تۆ بکەم کاتی من بوو کاک محەممەد باشە پرسیارەکە لە تۆکەم زۆر باشە بەڵام کاکدامان تکای با لە یەکتری تێبگەین کاک بە من تۆش بە هەمان شێوە ئەو ئێستا ئێوە برتانەوە بەس بەر ناحیەکەوە کە تەنها شکستی سەربازی و شکستی پێشمەرگەی و ئیلە لاخری وەکو کاگرامان باسی کرد شکستی دیبلۆماسی شکستی خەونی تۆ پرسیارەکە یان من با من پرسیارەکەم تەواوکەم باش ئەو باسیەوەکە هەموو قەیرانە ناوخۆیەکان بەر پارتی دەکەوێت بەشێکی زۆری کێشەکان ئێوە خۆتان دەدزنەوە بەوەی کە ئاڵێن یەکێتی کێشی ئەوی لاقی کێشی هاخۆی یەکیتکان چییە باسی قەیرانەکان خەڵک سێمانە موچەی وەرنێکدۆ سەرۆکی حکومەت لە ئێوەیە من ئێستا باسی ئەوت بۆ دەکەم باش ئێمە لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی سیاستی دەولیەوە لە هەموو ڕێکەوە ئێمە سەرکەوتوو بووینەوە هاوردوومانە تا ئێرەش یەکێتی پێی ناخۆشم سەرکەوتنە من ناڵێم یەکێتی پێی ناخۆشە بەڵام لە ڕووی داراییەوە ئێمە گرفتمان لەوە هەیە ئەمە هەنگاوی سەر بەخۆی ئابۆری بن کاکە سەرۆکی هەرێم ئاڵای کوردستانی بۆ هەڵەدرێ لە هەرچی کۆشتی سەرۆکایەتی دنیا هەیە تۆ ئەمە بە هیچ نازانی کورە سەرۆک کۆمارەکەی تۆ دێتە کەرکووک ئاڵای کوردستانی بۆ هەڵ نادەن سەرۆک وەزیرانی ئێمە ئەچێتە ئیتالیا ئاڵای کوردستانی بە عێراق بەبێ ئاڵای عێراق بۆ هەڵەدەن مەسرور بارزانی وڵا سەرۆکی ئاژانسێکە قسەکە جۆن کیری وەڵامێداتەوە ئێوە کاکی من ئێوە قەیرانی ناوخۆیتان کە خەریکە پێکەڵ بە قەیرانی هەرێمی کوردستانەکەن ئەمە واز بێنن بەڵێ بە جوانترین شێوە ئەوە بە جوانترین شێوە نوێنەرایەتی کوردیان کردووە بۆیە ئەوان قودسیەتیان پەخشیوە بەو پەرلەمانە ئەوان سەیریکە
پۆستی سەرۆکی هەرێم مەسعود بارزانی گەورەی کردووەتەوە. تۆ قساکەی من جواب نادەم بەڵام ئەبێ قسە بکەم. زۆر باشە ئەمە وەلای تۆ دنیا بە مافی تۆیە. ئەمەوێ لەسەر ئەو نقطەیە بوەستم. باش هەر دەوڵەتێک کە بێ بە دەوڵەت هەر هەرێمێک دەبێ هەنگاوی ئابووری سەربەخۆ بنە. ئەم هەنگاوە سەربەخۆیە نامانە یان نا نەوتمان دەرکردووە بەڵێ نەوتمان دەرکردووە گەورەترین کۆمپانیای گەورەترین کۆمپانیای بەرنامەیەوە خۆتان مناقەشە پێویستە پرسیارەکە لە منە تۆ گوێ بگرە کاک بە من دەبێ من ڕوونی کاک با من ئەو مایکە بکوژێنەرەوە ماچێکی چا بکوژێنەرەوە ماچێکی چا بکوژێنەرەوە باشە تەواو کەسێ ناکە کەسێ ناکە باشە کەسێ ناکە قەیرانەکان کەسێ ناکە کاگرامان ماچی کاگرامان بکوژێنەوە باشە زۆر باشە زۆر باشە بەسەو پرسیارەکە فەرمووە پرسیارە فەرموو کاک نەسیروان بارزانی گوتی من بوو چەوت دەی باشە بەکوتی زۆر باشە بەکوتی زۆر باشە زۆر باشە پارەی نەفت لە ڕێی سۆمۆ نافرۆشم سێم وتی ئەمە نەفتەکەم لە ڕێی خۆمەوە دەفرۆشم بە بۆ ڕێکانی هەرێمی کوردستان ئێستا ئێمە دەمانەوێت نەفت لە سۆمۆ ڕازی نابن بەڵێ نێچی بانبەرزانی ئێستەش نەوتی لە ڕێگەی سۆمۆ نەفرۆشتووە لە کۆی 500,000 بەرمیل وەڵام دەمو با وەڵام باتەوە یە مۆلای تۆ زۆر باشە نەمان فرۆشتەوە 500,000 بەرمیلە 250 لە ڕێگەیەوە دێن 250 بۆ خۆمان نەفرۆشین پاشان ئێمە عقدمان لەگەڵ کۆمپانیا کردووە لە عقدی عێراق زۆر باشترە لەبەر ئەوەی کۆمپانیا هەتا نەوت نەفرۆشین پارەکەی استفادەی ئەوەیە موچەی وەرنەگرتووە کاکەگیان قەیرانی دارایی عێراق بودجەی بڕیوە بودجەی بڕیوە کاکە یاوتان بیبڕن ئێوە نەتاگوڵ قەیرانی دارایی آخر خەبەر پێت بڵێم دوومانگی تێر خۆنەوت تەماتەنیسان گوێ دەبێ بەڵێ وەڵامتانەدا بەڵێ وەسە معاش ئەیفرۆشن دوومانگی تر پێت ئەسەلمێنین ئێمە نەوتی خۆمان نەفرۆشن یان پێما دەڵێ سێمەک یان پێما دەڵێ شەشمەک ئەزانی ئێوە گرێ دەرونیتان ئاشتێورامیە ئەزانی چی گرێ دەرونیتان ئاشتێورامیە ئەو میلەتە خەریکە لە خانی پێ نادرێت تەماتەی پێ نەکرێت ملیۆنە دۆلار نەبا بۆ نووسەکەی بیدا بە موچەی خەڵک با 1 میلیارد دینار نەدرێتە زانکۆی ئەمریکی لە سلێمانی با ئەوە نەبا بیدا لە موچەی خەڵک کاکی من خۆشەویستی لە وڵاتە تۆ 24 ساڵە خاک وارێ وڵاتە تەلاشی وە لەگەڵ تۆ 24 ساڵە هەموو شتێکی نادی کاک بە من تۆ نایدی تۆ نایدی تۆ ژۆکومنی تۆش بەشداری حتا مدیری دایرێک لەگەڵ کاک بە من هەموو دیبلۆماسیەتێکی باشە باشە زۆر باشە زۆر چاکە تکایە مایشی ئەو میوانە بکوژێنەرەوە کە قساکە من ئەوەی کە پرسیار لێکەم کاک بە من مایکی دەکوژێنیەوە باشە مافی تۆمە نا سەرەی هەر عەدالەتە دڵنیابە زۆر باشە ئێوە قەیرانەکان بۆ خۆتانی لێ دزنەوە لە کاتێکا پشتی شێرتان بەرکەوتووە جێگری سەرۆکی حکومەت لە ئێوەیە وەزارەت لە ئێوەیە حتا کادرێکی پارتی دەڵێ بە چەند کورسیەکی کەمەوە دنیای پۆست بۆ نایخەنە سەرشانی نیشتیمانی کوردستان لە سیاسەتی لەگەڵ حکومەتانی دەوروبەر سیاسەتێکی دروستی کردووە وەلە سلێمانی وەلە شعبی و پازدار تەنێنا بۆ جێ لەو خانەقی حەشتی شعبی جێشێکی عێراقیە وەلە هاوکاردەکە و مەسعود بارزانی پازدار ناتوو ئەوە پازدار بوەستە تکایە ینی ئوسوڵی بەرنامەکان ئەگەرەوە پازدار نەبوو ئێمە لە سلێمانی سەرباری ئەو قسانێک ئەو باسی دەکاتن ئێمە حکومەت مافی تۆش نایم قسە بکەین ئەوە بەشداریمان بە حکومەت لە حکومەتی خۆجێک کە تا ئێستا لە هەولێرە کەس بەشداری پێ نەکراوە لە هەموو سنوورەکانی خۆمان نیشتیمانی کوردستان لە چێن دەرێ شەڕی کردی سەرکەوتوو لە هەموو سنوورەکانی خۆماتی دا سەرکەوتوو بووین لەو
چوارچێوەیە کە نوێنەرەکەی پارتیا لە خوارەوەی کێکوکە یەک تۆست هەمیشە مەلا کێشەی لە هەموو پەیامی نێتەوەی من لە بەرامبەر ئێمە تاڕۆژەوە هەم لە کاتۆنەکانی جەزیرە هەم لە کۆبانی هەم لە بەڵام کێشەی دیدا لە کۆبانی لەسەر دوو ببوورە ئیشەکە هەڵبژاردنێکێ لە جەزیرە دەستی بەیان لە کاتۆنی جەزیرە دەستی بەیان دەردەکات دوو کەس لە سلێمانی کێشەی خەریکە پارتی دیموکراتیک ئەوە بەیانامە بچووک دەکات ئارەزانیان لە دەسەڵاتان سەرۆکی هەرێما سەرۆکی منە پێویستە باسی کانتۆنی جەزیرەی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەت کردیا کە من بەچای سەرۆکی پارتی یعنی کەواتەمان حیزبایەتیەکە نەک سەرۆکایەتی و دەیفەرموو سەری خۆتە کاکەوە زوم ئەوە چییە زومیکە ئەمە ئەڵەیە کانتۆنی جەزیرەی ئەمە ڕەخنەمە لە دیموکراتیەتەکەی گرتووە انتخاباتی کردو ئەوە کاکە حەمەیە ئەڵێ سەدا چلووسێ خەڵدەنگداوە کاکە بۆ زۆمی ناکەی زومی کە عدالت بن یعنی چ لۆ ئەڵێ کاکە حەمەڵێ سەدا چلووسێ دەنگیداوە زۆر کاکە زۆربەشیان وتویانە ئێمە انتخاباتمان پێ کاگرامان تۆ جێگری کاکە تۆ سرەی منە با لە سرەکەی من کاکە سرەی منە کاگرامان پێدوانەبی زۆر چاکە زۆر باشە زۆر چاکە پەیامەکە و گەیشت مردووەکانیش لە قەبرستان بینی کێ هێنایەوە ئەلبیسەکەی سلێمانی 55 کورد سنووقتان کردێ لێ سووری پێەوە پیسترین انتخابات لە سلێمانیا بوو لە ئاستی عێراق کاکی من ئەگێ بەس تەزویرەکە ئێوە ئەلبیسەکە برا دەستی پیان کاکە باسی تەزویر مەکەن کاکە پاکترین محافظە لە عێراق دۆک بوو پیسترین محافظەی سلێمانی بوو ئەوە کۆمیسیۆن واڵێ ئێمە کۆمیسیۆن هەمووی دەستن کاکەخان بەبێ خەڵک کاکە ئەوە کۆمیسیۆن واڵێ من ناینێ چاکە خەڵکی لاک نابێتە تەواو زۆر باشە با من هەندێک باسی هاوپەیمانەکەی ئەمانت بۆ بکەم هاوپەیمانەکەی ئەمان کاڵێ لە ڕووی دیبلۆماسیەوە لەگەڵ سەرکەوتوو بێزەحمەت باسی هاوپەیمانەکەی خۆت کە نافتێ هەموو کوردستانی دەدی کاکی من با هەموو خەڵکی کوردستان گوێی لێبێ ئێران چەکی ناردووە تورکیا شەکی ناردووە ئێران پاسداری هاتووە تورکیا جەندەرمەی نهاتووە کامیان باشە خەڵکی جەندەرمەی تورکی ئێران و حەشدی شەعبی هەتاوەکو سپیلێک تۆ قسەی ئێران و حەشدی شەعبی کاکی من ئێران و حەشدی شەعبی لە سەعدیە و جەلەولا و مەندەلی تا دووت هەن تورکیا لە هیچ سنوورێکی ئێمە نییە ئێران بە مالکی و عەبادی دەڵێ مەیەڵن کوردنەوت بفرۆشەیە تورکیا بۆریمان بۆ کێشە و نەوتەکەمان لەسەر بەندەری جیان بۆ ئێران بە مالیکی دەڵێ موشە ببڕە ئێران بە مالیکی دەڵێ ئەوە دوانزە مانگە موچەی پێدەی ئەوە دوانزە مانگە موچەی پێدەی ئێران بە مالیکی دەڵێ موجە ببڕە تورکیا 1 ملیۆن دلار 1 ملیار دلار ئێران 1 ملیار دلار باشە کاگرامان کاگرامان تێگەی خۆت کاگرامان تۆ تێگەی من لێ پرسم لێمە پرسێ شەڕی ناوخۆ ئەوە هێشتی ئاسیبە قسەکەم تەواوکەم کاکی من هاوپەیمانەکەی ئێوە بە عەبادی هاوپەیمانتانی وت موچەکەیان ببڕە هاوپەیمانەکەی ئێمە ملیارێک دۆلاری بەبێ سووداوە پێمە خاڵێکی تر ئێران و حەشدی شەعبی لە کفری و کەلارە مناڵی کورد دەدەنە باشە خەڵکی گوردەگۆزینەوە کەلار شایەتن تورکیا ڕێگە بە ئێمە ئەدا پێشمەرگە بە ئاڵای بەسەر تورکیا کاکە ئەوە واقع بۆ ئەم شانامە بەسەر تورکیا ڕێگە دەدا پێشمەرگەی کورد بە ئاڵای کوردستانەوە بەناو تورکیا بچێ بۆ کوبانی قەیرانی ناوخۆیی ئێمە بەرپرسنین بە هیچ شێوەیەک ئێمە سیواش بە سەتایمان بەرەکەوێت سیواش ئێوە بەس هەموو تەمەزلەوەی با بزانین ئێوە بەس لە بەرەکەوتان بەسەر کۆمەلگای کورددا ئێوە بەس عەقدینەوت بکەن ئێوە کاکەەکانی هەولێر بفرۆشن کۆرە بارەکە ئێوە گرفتی داخلی ڕجاع ئیسا بەس باشە بامش پرسیارەکە تۆ بکەم لە دیبەیتەکەی سلێمانی باڵەکەی تتان لەکوێ بوو تەماشاکە کاکە لەکوێ وڵامی خەڵکە بێرەوە کاکە ئێوە قەیرانی داخلی خۆتان سەری لێ تێکداوە کاکە تو حەقت چییە؟ بس بێڵە من لە زەپە لە شەڕەکە شکاوم
لە شنگال لە جەلەولا لە جەلەولا ئێستا بەدەستی چێوە لە باشووری کەرکووک بێزەحمەت خەڵکی کەرکووک جواب دەنەوە خەڵکی کەرکووک جواب دەنەوە کاکە سعدی بەدەست حەزبی شعبیەوە کاکە سعدی بەدەست حەزبی شعبیەوە شنگال ئێستاش تو نەتوانێت ڕزگاری کاما بەڵام من هەموو شوێنانێک کە پێشترش گیراوە کە قەت لەوانەیە جێشی مەساحەی هەموو ئوردن و لەکانەدا ئێمە گشتیمان من سەرکردایەتێکە کە کێشەی تێدایە لە پارێزگای سلێمانی وا خەریکی خەڵک بەشداری حکومەت پێ دەکەی ئێوە شعارێکتان هەبوو لە انتخاباتە بەس قەیرانە ناوخۆیەکانتان کێشەی دروست کردووە بۆ سەرەرمی کرا بە کورتی وەڵام بەرەوە چکە ماوەت نام زیاتر قسە بکەی ماوە بخوارد یەکەم ئێمە لە ئەنجومەنی پارێزگاکاندا ئەوە یەکەم نەگاتە دەیەم لە دوو خاڵا کۆتایی پێ بەرە باش دووەمیش لە شەڕەکاندا ئێمە سەرکەوتوین لە هەموو شوێنەکاندا نەکتمان ئەتکراوە کچی کوردە عیبە ئەوە خوشک و دایکی دایکیمەیە ئێوە هاتە ئەوە مزایدە بەسەر شەرەفی خەڵکی شۆکەن عیبە کادریکی حزبێکی زەبەلاحی دەڵێم تۆ گرفتەکە چارەسەر کە کێتان مڕەشح ئێستا شنگال چی لێ ئێستا شنگال چی لێ کاکە بڕۆ حەشی شعبی ببینە بەس شنگال ملۆ ڕزگار کاکە وەڵڵی من حەزێکی پێ بڕۆ بەرپرسێکی لەم حیزبە بەرپرسێکی لەم حیزبەی کە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە تۆ جێگری مەڵبەندی ئەم قسانە بۆ بەم شێوەیە تکا بەهێمنی با حیوارەکە بەهێمنی تەواو ماوەت نە مایکە کوژاوەتەوە مایکە دەکوژێنەوە بۆیە ماوەیە بەم دوایە مۆلای تۆ کاک بە من کایە بێ هیچ تەشە نوجاتێ هەموو قسانە ئێوە دەیکەن ئێوە بەرپرسێ فەرموودەی پەیامەکەی کاکی من بەبێت تەشیر ئێمڕۆ تەشیر بە کەس ئێمڕۆ لە هەرێمی کوردستانە بەداخەوە کە ئەم موناقەشەیە بەو شێوەیە چوو ئێمە لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بە یەک ڕیزی هەیە باش پێویستمان بە تەبایی هەیە بەڵام بەداخەوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە ناو گۆڕانیش یەک دوانێکیان و لە ناو هەندێک حەزبی تریش یەکە قسە دەکەن هەندێک دەنگی نەشازە بینی بۆ بەدەستکەوتنی پۆستە ها ئەگینا خۆ تۆش بچۆ ئەسلی مەسەلەکەی دژی کورد نییە بەس ئەوێ زەختێک لە پارتی بکە شتێکی دەست بۆ چیان شتێک قسە لەگە پارتی دەکرێت دژی کەوتم دژی کورد نییە کاکەی وتم دژی کورد نییە کاکە تۆ گوێ ناگری من دەنووسم تکایە من تۆ گوێ ناگری کاکە کەی وامە من تۆ دژی کورد نییە کەی وتم دژی کورد وتم کو دژی کورد نییە وتم مەرج نییە دژی کورد بێ بەڵام بۆیە بەرامبەر پارتیە گرێ ئەوێ پارتی کاکە ئەمە لای هەموو دنیا سەلماوە لە دوای 2003ەوە هەموو ڕۆژنامەنووسەکانی دنیا هەموو سیاسەکانی دنیا کاگەیەنە مەسعود بەرزانی یەک سەرباسی دەوڵەتی کوردیە دەوڵەتی کوردی دامەزێنیە لای نامەزێنی چونکە ئەو بۆتە خاوەنی ئەم مەسەلەیە کە مەسەلەیەکی استراتیژی ئێستش دوێنێ بە BBC وت دوێنێ بە BBC عیبە کاکە پێرێ لە بینوسە کاکە پێرێ کاکە ئەڵێ دوێنێ بۆ نەیوتووە کاک محەممەد چاو ماوە دەیەمێ بەسەر بەهێمنی تۆش کاکی من بنەوە کاک محەممەد ئەڵێ بۆ ئاوی سار بخۆ اینجا دەست ئەڵێ بۆ ئێستا نێوتوە یەک تۆز ئاوی سار اینجا فەرموو دەستکەرەوە بە قسەکردن تکایە بەیەمنی زۆر باشێنات زۆر باشە فەرموو بەیەمنی تۆش بینوسە ئێستا ئێمە وەلای تۆ کاک محەممەد بڕۆ مۆلای تا تۆ کۆکەکەەوە باشە بێت ئەڵێ بۆ سەرۆکی هەرێم ئێستا باسی دەوڵەت ناکە باش هەموو خەڵکی کوردستان شاهدن لە کۆنگرەی میونخ کە چوو کۆنگرەی ڕۆژنامەنووسی ببەسێ ئاڵای کوردستان لە هۆڵەکە نەبوو نەچوو یەکسەر بۆ ئەم بەیانەکەی تێ مێرکەڵ کە خۆی پێشوازی دەکرد ئەڵای کورسانی بۆ دانا ئەمە اعترافێکی وازە حەول لە ڕووی دیبلۆماسیەوە گەر خەڵ لە دیبلۆماسیەت بزانی باش سێ لە ناو کۆنگرەی میونخ لە دڵی ئەوروپا لە پێش چاوی هەموو ئەوروپی ئەمریکیەکان ئەڵێ سایکس بیکۆ کۆتایی هات حدود بە خوێن داڕژن واتە ئەو شوێنی کە گرتومانە بە خوێن باش کە من لە جەلولاوە حسابی دەکەم خۆم ئەوان جا ناکەمەوە قەتش لەگەڵ ئەو مەبدەئەنیم لە جەلولاوە هەتا ڕەبیعە کوێمان گرتووە حدودی خۆمانە ئەمە دەوڵەتی سەر مالیکی بڕوا کێشەکان چارەسەر نەمانوتووە ئێمە نەمانوتووە کاکە وەڵای گۆڕان وتی کێشەکان کاک محەممەد ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان مشکلەمان لەگەڵ سیستەم هەیە لە عێراق باش وەکوی هەرێمی کوردستان ئەم ئیتفاقیە بە شاهیدی هەمویان کورد جێبەجێ کردووە مالکی و عەبادی موچە نانێرن و نیەتیان نییە بینێرن و دەستی خەڵکی دەرەوەشی لەگەڵک بۆەوەی نینێرن باش شکست بە ئەزمموی هەرێمی کوردستان بێن بۆری نەوت ئێستا زۆر باشە حەزم کرد ئەو نقطەی کاگرامان وڵام دەمەوە بۆ ئەوی گوێم لێ بگرێ زۆر بە کوردیچمەلای وتی وتوتانە نەوتە فرۆشینەوەانە ئێمە لەبەر خاتری خەڵکی کوردستان نەمانویستی ئەعلانی بکەین گاز بڕۆم و شیفرۆن و ئەکسۆلمۆبیل
شەڕی داعش دەست پێ کردو ڕۆشتونەتەوە مانگونی وێک هاتوونەتەوە کە ئەو سێ مانگا بۆیە تەخیر بوو ئەگینا ئێمە سەر ساڵ ئەبوایە نەوتەکەمان بگەشتێت 70%. ئێستا ئەم دوو مانگا وعدبان بە ئاشتێورامی وعدی بە خەڵداوە کە بگاتە 70%. ئەگەر گەیشتە 70% چۆش یەکەی خۆی نقطة سريعة ما فيهم فاضل باش ها سو بيانا بري سي بيانا بري باش باش هەرێمی کوردستانە پارتی 38% بەرەکەوێت باش یەکێتی 18% بەرەکەوێت یەکێتی حق زۆرتری بەرکەوێت چونکە جێگری سەرۆکی حکوومەتی ناعقی برد 5 وەزیری هەیە وەکو ئێمە 30 کورسیمان هەیە 18 کورسی 5 وەزیری زۆر باشە جێگری سەرۆکی مافی تۆ ماتەوە نیوەی پارەی ئەم وڵاتەشی بردووەتە دڵنیا بە ئەوەی باشە ئەگەڵ لێ ئەو قسەی پێنەبڕی بووە بەرنامەکە بە یەمنی بڕوە ئەم چەند ماوەی ماوە فەرموو کاگرامان لەسەر ئەوەی ینی پارتی دیموکراتی کوردستان کێشەی لەگەر سیستەم هەیە 2 ساڵ پێش ئێستا بە بیری کاک بەهمەند دێنمەوە سەرۆکی هەرێمی کوردستان لە خیتابێکی لە نەورۆزە چووچی ئەوڕۆدا وتی ئەو پیاوەی کە ناوی نووری مالیکیە کێشەی ئەو وڵاتەیە دەیە بەرەو دیکتاتۆریەت بڕوە و ئەو شکستی هێنا کاک بەمەن ئەو مافیای قسە بکەیت ئەگەر تۆ تااقەت نیە بنووسی پرسیارەکانی من بۆەکانم تەواو جێبگرە باش وتی نووری مالیکی بڕوات ئێمە کێشەمان نامینێ کێشەکان نووری مالیکی ئەوە پێویستە زۆر باشە نووری مالیکی شکستی خواردووە لە سیاست دانی وڵاتەوە لە ڕووی عسکەریەوە لە بەرەوەی سەرۆکی هێزە چەکدارەکانە بۆیە کاک بە من پێی نەبڕی بۆ ئاخر جار پێ دەڵێمەوە نووری مالیکی بە کەلچی وڵاتە نایەتن و لەگە کورد کێشە هەیە لەگە سونە کێشە هەیە لە مەسەلەی هێزە چەکدارەکان شکستی خواردی و بەشە وڵاتی بەفرۆداوە بێزەحمەت پێم برێ هەمان ئەو شتە ئێستا سەرۆکی هەرێم تووشینە خاڵی یەکەم خاڵی دووەم خاڵی دووەم باش نووری مالیکی ڕۆیشە لە چی شکستیە ناو پرسیارەکە لە چی شکستیە ناو وڵات هێزە چەکدارەکانی کوردستان بۆ ناوچانی گرتەوە یان نەگرتەوە هەمووی ئێستا خۆ باشە کاک بە مافی تۆ یا کاک بە دەتوانانی ئێمە سێ مەسافەتمان من وەسفی مالیکی ناکەم ماوەی تۆ ماوەی تۆ ماوەی تۆ عەدالەت و پارێزە عەدالەت و پارێزە جێ بگرە لەگەڵ ئەوە ئەوانە کێشیان لەگەر سیستەم نەبووە وەقەتیش نابێتەوە کێشەمان لەگەر ئەوان وتویانە ئێمە لەگەر بەغدا کێشەمان لەسەر مەسەلەی مالیشی بێنە ناوخۆ قەیرانەکانی ناو کاتە لە پەیوەندیە لەگەڵ بەغدایە هەولێر شکستیانە ئەمە خاڵ یەکەمە باس کرد خاڵی دووەم تۆ پارتی ناو تۆم و جیری لە نووسینێکدا باسی وەگەی پارتی وەکو تۆم و جیری معاملەکە لەگەڵ ئەم دۆخەدا سەرۆکی هەرێم ئەوە پاشی دوومان تا پاش سێمان جتر دیسان جاریشتە دەبی ماوەی سەرۆکاتەکەی بۆ درێژکەینەوە کە ئەو پێی وا بوو مالیکی دەیە بمینێتەوە ئەم قەرن دەکەم نووری مالیکی ڕۆی باش نما بەس هەمان ئەو شتانەی کا من دەیبینم لەو سەرۆکە لە هەما سەرۆک یعنی بەرزانی و مالیکی وەکو یەک وایە هەندێک شت ئەو نقاتانەی کە پێت دەڵێن باشە لە مەسەلەی عسکەری ئەو شکستی خوارد حدینیە لە وڵاتش دانیشەکە حدینە بەو ڕێگایش ئەو حەنان فەتلاویش ئەو عەردەکەی دەفرۆشی مالیکی و عەردەکەی لە هەولێر دەفرۆشی مالیکی عەردەکەی دەفرۆشی لە مالیکی ئێستا دەتوانی من دەرێ فاشل بووە وتومە فاشل نەبووە کاکە وتومە مالیکی فاشل نەبووە وتومە لە مەسەلەی عسکەریش لەهان هێشتا لە مەسعود بەرزانی دەچێت ڕامان مەجید دوو نقطە جێگری کە دەیە بمینێتەوە لە حکوم زۆر مایەوەی بڕیاوەژی ئێوە نەدەین لەوەتی بەبیری لەوەتی سەرۆشێرێکە دەنگی وڵاتەیە وردووە پاشی چوار بانچکە جواب باشە مام ڕیسیم بەپێی دەستور بوو دەستورەکە ئێستا وشار زێباری سەرۆکی وەزیری دارایی باشە دەمانوێت نەفت لە سۆمۆ بفرۆشین دەمانوێت 500,000 بەرمی بفرۆشین خۆ منوە نارم سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بە دەریاگەرەتۆ لە کاریەتی باشتر ئێمە کرد بە خاوەنی نەوتی کەڕێن حکوومەتی عراقیەوە نایڵێ ئەو ڕاوەستە باڕووکردنەوە حکوومەتی عراقی دەرێ ئەوان 500,000 بەرمیلیان نردووە
پارەی 300,000 بەرمیل دەدەن بۆیە بە پێی ئەو پارەی کە نەفت دەنێرن پارەتان دێنی ئەمن بە تو دەرێمەوە پارەیە لەکوێیە ئەو 200,000 شەریکاتە کاکە ئەو میلەتە شەریکاتە لێت کاک با من کاکی من تاڵەبانی خۆی ئەڵێ یەک تۆز باشە پێویستم بە وڵامی نییە بزانێت پرسیارم لە تو نەکرد ئێستا ئەو پرسیارە لە تو دەکەم ببوورە با پرسیارەکەت لێ بکەم کاک محەممەد ئەو پرسیارە لێ بکەم ئەمن ئێستا وجدانی تو بەر پرسیار دەکەم بەو ئێوارەیە لە بەرامبەر ئەو وەزعی کە ڕۆژانە تو لە کۆمەلگا دەیبینی بە فعلی ئەو کۆمەلگایە تووشی قەیرانێکی قورسی دارایی نەبووە بەرپرسیارەتی یەکەم بۆ هەردوو بەڕێز سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نیە نەخێر ئەدی ئەوانە مەسئول یەکەم نینە لە وڵاتە ئەدی ئاڵای هەرێمی کوردستان ئەوان لە ژێریدانان سەرکەوتنەکانی دیبلۆماسی و عسکەری دفاع لە شیع و عەرەبەکەی بەڵام لە ببوورە دیفاع لە جیرفانی خەڵک دەکەن خۆ ئێستا نەما خۆ ئێستا وەزیری مالیە لە خۆتان ئەوانەی کە ئێمڕۆ لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بەداخەوە بە شانامە بە باڵای مالیکی و عەبادیاڵێن ئەوانە ڕێگرن لە دروستبوونی دەوڵەتی کوردی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵی خەڵکی شۆڕژگێر و سەرکردەی قارەمان و بەتوانا و کورد پەروەرکە لە جەبهەکانە ئیسراحەت ناکەن ئێستش بەو شەوە لە جەبهەکانن ڕاست دەکات بەس پێنج مانگە فەقیرە بەڵام سەری ئەو سیاسەتەوە پێنج مانگە دیناریشی وەرنەگرتووە ئەو سیاستەی کە سیاسەتی نەوت مالیکی بڕیوێتی سیاسەتی نەوت ئێمە لە ترێ نەوتمان نەفرۆشتوە مالیکی بودجەی بڕی یەک لتر نەوت تەحەدا دەکەم ئەوە جێگری سەرۆکی حکوومەت عیماد ئەحمەد لە ئێوە بۆ لێ بووە وەزیری دارایی کاکە سیاسەتی نەوت ئەنجومەنی وزەی باتەوە ئێستا وەزیری مالیە لە حیزبەکەی تو نییە وەزیری مالیە لە حیزبەکەی تۆ نییە لە عێراق بەڵێ بۆ ئێستا نایدێت ئێستا خۆ شارستانی نییە وانە خۆ مالی چیش نییە عەبادیە بێ زەحمەت پێم برێ ئێستا بۆچی نەوت بەرپرسیارەتی لە هەرێمی کوردستانە لە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستان لەسەر شانی پارتیە ناکەوێت هەمومان بە بەرمان دەکەوێت بەڵام بەرپرسیارەتی کەم و بەرپرسیارەتی ئەخلاقی سیاسی هەمووی بەر ئێوە دەکەوێت هەموو بەرپرسیارەتێک لەم وڵاتە لە بەرەوەی پارتی دیموکراتی کوردستان خۆی بە خاوەنی کوردستان نەزانێ هەموو بەرپرسیارێکێک لە شکست و سەرکەوتنیشە بەهی خۆمان نەزانین بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بەداخەوە جارێکی تر دووبارێکەمەوە هەر کاتێک لە مێژووی دروستبوونە تا ئێستا کە گرفتێکی داخلی بوو ئێوە قەیرانێک لە دەرەوە دروست کاوت گرفتە داخلی پیانی ئەم قەیرانەکەتەوە بەڵێ قەیرانێک ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە هەیە ئێستا حالیان هەیە کە مەرجعی قەرار نییە وە قسەی من نییە ئەمە قسەی لە وڵاتی قسەی ئەوە قسەی شێخ جعفەرە ئەوە قسەی شێخ جعفەر شێخ مستەفا کاکی من بۆستە باوانتە ئەقەت تەشش دروست مەکە شێخ جعفەر شێخ مستەفا لە هیچ بڕیارێکی یەکێتی نەوە مەکتەبی سیاسی بڕیارێکی محمود سەنگاوی ئەڵێ هیچ شتێک بەناوی بڕیارێکی شاڵاوی علی عسکەری ئەڵێ شتێک نییە بەناوی کاکە بابا پێ بۆ بکەنەوە لە پراکتیکا لە چێ حیزبەکانی کوردستان ئیشکالیە لەگەیەکێت نیشکاکەسان بۆ ڕاوەستە کاکە ئیشکالمان لە چێن دەرێت سەر کۆمەر حەیەمان چوو لە بەغدا وەختێ سەر کۆمەرمان برد بۆ بەغا دوو کەس چوو بووێتە سیڤی تەقدیم کرد ئەو پەڕی دیموکراسیە ئەوە کاکە بەڕێزان ئێوە بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای ڕێزی محەممەد نووری قبوڵ بفەرمونون زۆر سپاس.